عزیزانی کورسان مەگەزین دووبارە سڵاوتان لەوێت ئێمە بەردەوامین دووبارە تەوەری ستۆدیۆمان هەیە ئەم جارەیان بابەتەکەمان لەسەر پێشەنگایە ئەم ئێوارەیە لە کورسان مەگەزین خاتونە هونەرمەندێک میوانمانە کە یەکەمین پێشەنگەی تایبەتی خۆی ئەکاتەوە بە ناونیشانی پارچەکانی دروستبوون ڕۆژی شەممە لە شاری سلێمانی لە ئەمنە سوورەکە ئەتوانن بڕۆن و بینەری ئەو پێشەنگایە بن. میوانی ئێوارەی کورسان مەگەزین خاتو دلڤین جەمیلە کە بەڕێزیان هونەرمەندن. خاتو دلڤین بەخێر بێت بۆ ستۆدیۆ کورسان مەگەزین. زۆر سپاس، مەمنون، سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس بۆ تۆش. جا هەر سەرەتا لە ناونیشانی پێشەنگاکەوە دەست پێ یەکەم پارچەکانی دروستبوون. پارچەکانی دروستبوون واتای چی ئەگەێنێ؟ ئەم ناوە چی هەڵبژاردووە؟ زۆر باشە. من ئەم پێشانگایم لەسەر ئەوە دروست کرد کە بە هونەری تەجریدیە طبعاً هونەری تەجریدیش بریتیە لەوەی کە تۆ لە ڕێی ڕەنگەوە لە ڕێی هەستەکانت لە ڕۆی ینی شەیپ و شکڵەوە بتانی وێنەیەک بکێشی کە وێنەیەکی شتێکی ڕاستەقینە نییە، یعنی بڵێن بۆ نمونە دەم و چاوێکە یاخود بڵێن مەنزەرێکی تەبیعیە بەڵکو هەستەکانە. ئەم پارچەیەکی بڵێن پارچەکانی دروستبوون بریتین لە تەمەنی من لە ژیانی من هەر لەو حەیەک بریتە لە هەستێکی خۆم لە فترەیەکی زەمەنی ژیانما کە پیا تێپەڕ بووم. بۆ نمونە مناڵ بوون کاتێکە مناڵەکەم بوو، دوایی کە مناڵەکەی ترم بوو، یاخود کاتێکە شتێکم لە دەست داوە بەڕێو ناخۆشیەک تێپەڕیوەم، یاخود لە کاتی خۆشیە، لە کاتی خۆشەویستیە، لە کاتی زۆر شتی جیاوازە کە هەمووی ژیانی منە تا ئێستا. ئیتر هەر لەو حەیەک مەبەستێکی هەیە یاخود بڵێن کاتێکی دیاری کراوە پارچەکانی دروستبوونی منە. کەواتە پارچەکانی دروستبوونی ژیانی خاتو دلڤینە ئەم پێشەنگەیە. باشە. هەر ئەوەش هۆکار بوو بۆ ئەوەی کە وێنەکانت پیشانی ئێمە نەیە با لە ڕۆژی شەممەیە بینەران بۆ خۆیان لە ئەوێ بینەری پارچەکان بن. هۆکارەکەی چی بوو؟ بەڵێ بەڕێی من خۆشترە کە تۆ لە پێشانگاکە خەڵک بێ سێرێکی بکات و هەریەکە و لەواچێ ئەو لەوحانەی کە من دروستم کردبێ هەستێکی تر بابەوان. بۆ نمونە من دانەیەکم دروست کردووە کە هەستی شتێکی خۆشی من دەرئەبڕێ، لەوانێت تۆ سێری بکەی مانایەکی تر لای تۆ بگەێنێت و هەستێکی تر بابێتەوە. من حەزم کردو خەڵک بێتە ئەوێ خۆی ببینە، خۆی سێری ڕەنگەکانکە، خۆی چێژ لە لەوحەکان ببینێ لەوێ، نەک هەر بە دیجیتاڵی، چونکە من تۆزێک ڕاستە ئێستا ئێمە لە دنیای دیجیتاڵین لەگەڵ گۆڕانکاری ئەم زەمانەین کە هەموو شتێک بۆتە ئەلکترۆنی، بەڵام پێویستە هەر نەشت تامی خۆی تیا بهێڵیتەوە کە بڕۆی شتەکان لە واقعەوە ببینی، لە ڕاستیەوە ببینی. تێکسچەرەکان لەوانەیە لە شاشەیە جوان دەرنەکەوە کە ئەوەی کە تۆ بڕۆیتە ئەوێ تێکسچەری لەوحەکان ببینی زبری و سافی و ڕەنگەکان و لەمسەکانی فڵچەکان. یعنی ئەوە هۆکارەکەی بوو کە حەزت کە بینەران خۆیان بڕۆن بەڕاستەوە خۆ بینەری تەواوی کارەکان لە بڕۆی کوردەواری خۆمان هەیە ئەڵە کامێرە غەدری لێکردەوە. تۆش حەز نەکرد کامێرە غەدری لێکردەوە خەڵکی ببینی. لەواچێ من زۆر پرفێکتیش نەبێ لەوحەکان، چونکە تۆ شەرت نییە من ئەو وێنەی یاخود ئەو شتەی کە من ئەیکێشم لە لای تۆش هەمان جوانی هەبێ، هەمای واتاشی هەبێ و مانای جوانی لای من و تۆ ئەگۆڕێ، لای کەسانی تر ئەگۆڕێت. زۆر شت هەیە لای تۆ جوانە، لای من لەواچێ زۆر جوان نەبێت، بەڵام کە تۆ چویتە ئەوێ ئەتوانی چێژ لەوێ ببینی بە واقعی. زۆر باشە. ئەمە یەکەمین پێشەنگای تایبەتی تۆ و بێگومان بەشداری چەندین پێشەنگای هاوبەشە کردووە، کەواتە ئەتوانین چ شتێک باڵنەری خاتو دلڤین بوو بۆ ئەوەی کە یەکەمین پێشەنگای تایبەتی خۆی بکاتەوە. 13 ساڵە ئەڵێم پێشەنگای تایبەتی خۆمەکەمەوە. کەواتە چی ڕێگر بۆ لەم 13 ساڵەیە؟ بەڵام بە بۆنەی ئیش و کارەوە تەبان من لە بواری هونەرا ئیش ناکەم، لە بوارێکی ترا ئیشەکەم کە هەر لە سەرەتاوە دەسم کرد بە کارکردن لەگەڵ ڕێکخراوەکان، تر زیاتر چوینە پەرەپێدانی پرۆژە و کارسازی و ئەم بوارانە، بۆیە زۆر مەشغوڵ بووم. دایما کاتەکەم بۆ ئەوە بوو کە لەگەڵ ئەو کارسازانە بەڕێی کەم کە بتوانم هاوکاریان بکەم، بزنسەکانیان جێبەجێ بکەن و ئەوە زۆر کاتی کەمم هەبووە کە
دانیشم بەس بیر لە پێشانگایەک بکەمەوە طبعا تەفاسیلی زۆرێک تۆ پێشانگایەکی خۆت بکەیتەوە وەک لەوەی کە بەشداری پێشانگایەکی هاوبەش بکەیت. ئەم ساڵ طبعا لە ماڵەوە کارمە کرد ئیشەکەم ینی ڕیمەوتە لە ماڵەوە ئیشەکەم ئینجا ئیتر وتم ئەبێ فرسەت لەو کاتە وەربگرم کە مادەم لە ماڵەوەم و زۆر کات بەهات و چوو بەڕێ ناکەم پێویستەکە ئەوە بکەم. ئیتر ینی ئامانجێکم بۆ خۆم داناوتم ئەبێ کۆتایی ساڵ ئەم پێشانگایە بکەمەوە کردم. خاتو دلڤین خاتونێکی چالاکە ئاگادارین کە جیاواز لەوەی کە ئیش لەسەر خەڵکی ئەکات ئەم جاریان لەسەر خۆی کردوێتی. بەشداری چەندین کۆڕی جیاوازە کردووە، بەشداریت کردو و قسەر لەسەر چەندین بابەتی گرنگ کردووە. لە هەمان کاتیشا دایکیت توانیوتە زاڵ بیت بەسەر هەموو ئەم بابەتانەیە و توانیوتە کاتێکی تایبەت بی لە هەمان کاتیشا بە ئەو هوەرەی کە خۆت پێت خۆشە و چەندین ساڵە چاوەڕێیت با بزانین خاتو دلڤین چۆن توانیوێتی کارەکانی خۆی چارەسەر بکات، چۆن توانیوێتی لە هەمان کاتا دایک بێت و لە هەمان کاتا کارەکانی خۆی بکات، چونکە ڕاگررتنی ئەم دوو بابەتە ئاستیان بەیەکەوە کەمێک کارێکی گرانە. خاتو دلڤین چۆن توانیوێتی ئەم دوو کارە بەیەکەوە بە هاوسەنگی ڕابگرێت؟ هەموو شتێک لە ژیانە پێویستەکە کاتی خۆی بیتێ و هەموو شتێک گرنگی خۆی هەیە. ڕاستە مناڵ زۆر گرنگە و من بۆیە طبعاً بە دوای کارێکە ئەگەڕام ئەم ئەخیرە کە تازە مناڵم بوو کارێک بێت بتوانم زیاتر کاتم هەبێ بۆ مناڵەکەم لە کاتێکە کە مناڵی یەکەمم تۆزێ گەورە بوو مەسەن ئیشی زیاترم ئەکرد لە دەرەوە سەفەری زیاترم ئەکرد. بەڵام زۆر سپاس، بەڵام پێویستەکە تۆ هەموو شتێک کاتی خۆی بیتێ. کاتێککە هەموو شتێک کاتی خۆی دایە ئەتوانیت هەموو شتێکیش بکەی وەکە ئامانجێکیشت هەبوو هەر ئەتوانی هەموو شتێک بکەی. من دایما ینی لە مێشکی خۆما ئەوەم داناوە کە تۆ ئیش بکەی کە تۆ چالاک بیت تەسیرە کاتە سەر ماڵ و مناڵیشت. ینی من هەر ئەوە نییە کە مەسەڵەن ئیشەکەم بۆ خۆم ئیشەکەم نا سپەی دوو سپەی لاچێ ئەمە ببێتە شتێکی باش بۆ مناڵەکانیشم. مناڵم مەسەڵەن شانازی پێ بکەن بەڵکو نا لەوانەیە تەسیر لەسەر شەخصیاتیان بکات، تەسیر لەسەر هەر شتێکی تر بێت. بۆیە پێویستەکە دایم بتوانیت کات بۆ هەموو شتێک دانێ ئەو لەویاتەکانت بدۆزیتەوە. من زۆر بەلامەوە گرنگە کە ژن ئیش بکە، ئیش بکات نەک لەبەر ئەوەی کە ینی مادیەن بەس مادیەن بەڵکو لەبەرەوەی کە تۆ هاتوویتە ئەم دنیاە لەم ژیانە ئەژیت پێویستەکە هینێکت هەبێ پرپۆزێک ینی واتە مەبەستێک هۆکارێکت هەبێ لە ژیانە. ئیتر بۆیە من ئیشەکەم مەسەڵەن هۆکارەکەمەوە بوو هاوکاری گەنجانمە کرد کە پەرەبەن بە پرۆژەکانیان زۆر چێژم لێ بینی زۆر خۆش بوو بەلامەوە. بەڵام لە هەمان کاتە دلڤین پێویستی بە شتێک بوو نەفسیەن خۆی مرتاحکە کە ئیش هونەرەکە بوو. زۆر جار ئەوەنە هیلاکم ئەبینی یانزەی شەوە مناڵەکان خەوتون ماڵەکەم پاک کردەوە ئیشەکان تەواو کرد دەی ئینجا با تۆزێ ڕەسم بکەم. مێردەکەم پێمەڵێ ئێ باشە تۆ هیلاکنی دەبڕۆ تۆزێ بخەوە فرسەتە ئەڵەم نا با تۆزێ ئەوەشیان بکەم لەبەرەوەی حەزم لێتی و چێژم پێبەخشێ و مرتاحمەکە. بۆیە وەکەوەی کە باسە کرد هەندێک شت هەیە کە دڵمان خۆشەکات ئەو سترێسی ژیانمان لەبیرە باتەوەکەوەتە ئەتوانین بڵێن وێنە کێشان بۆ تۆ ئەو هۆکارەیە کە لەو سترێسیەی ژیان دوورە ئەخاتە و ئەو باتە نێو دنیایەکی تایبەت بەخۆتەوە. بەتەکید وێنە کێشان و هوەر بەعام شتێکە کە زۆر سوودی هەیە. هەر ئەمە ینی لە ئەگەر بیشی خوێنینەوە لەسەری لە علمی نەفسە ئەمە زۆر تایەتی کە تۆ زۆر جار با بڵێن بەسی ترینشت بە مناڵێن وێنە بکێشە بۆ لەبەرەوەی کە تاقەیەکی هەیە و بتوانێت لەویە دەری ببڕە. یاخود کەسانی بەتەمەن ئەبینی کە لە وڵاتانی دەرەوە زیاتر هیوادارە مردەوردە لێرە شوای لێبێ ئەبینین دەستەکەن بە چالاکی هوەری کە تەمەنیان هەیە. ئەمە بۆ لەبەرەوەی ئەمە زۆر تەسیری باشی هەیە لەسەر نەفسێتیان. ئیتر ئایا هوەری وێنە کێشان بێ، ئایا مەسەڵەن هوەری مۆسیقا بێ، یاخود هەر شتێکی تر بێ کە پەیوەندی بە هوەرەوە بەڕێی من زۆر شتێکی گرنگە. تۆ لە ئێرۆپا پەیامێکت نار بۆ مناڵەکانە؟ بەڵێ
ئەتوانی پەیامێک بنێری بۆ ئەو کەسانی کە ڕۆژی شەممە لەنێو پێشەنگاکە بەشدارە بن؟ بەڵێ ورن حەزەکەم بێن سێرێکی بکەن، حەزەکەم ئیلهامێک بم بەو کەسانەی کەیانە ئەوێ ئەگەر ئامانجێکیان هەیە بتوانن جێبەجێکەن وەکو من، هەر ئەوە نەبێت کە بێن سێری لەو حەکان کەن بڵێن جوانە یان ناشرینە، لەوا چێ ناشرین بێ لەو حەکانم بەدڵیان نەبێت. بەڵام ئەمە بەڕێی من ئەمە ئیلهامێکە کە بڵێ دنیا چەندێک جانجاڵ بێ، چەند شتی ناخۆش هەبێ، چەند مەشغوڵ بی، کاتێکی شەیە کە تۆ بتوانی شتە خۆشەکانیش بکەی، ئەو شتانی کە خۆت حەزت لێیەتی جێبەجێکیت. دڵنیای کارێکی زۆر جوانە بێت، چونکە ئەڵێن ئەمە کاری دڵە. ینی ئەم ئیشە لە دڵەوە کراوە، بۆیە دڵنیای لەوەی کە کارێکی زۆر جوان و زۆر باشە بێت. بێگومان ئێمەش وەکو قورسات مەگەزین شەممە لەوێ ئامادە بین و هەواڵێک لەسەر پێشەنگاکەی بەڕێزی شتانەکەین لە هەمان کاتە بەشداری چەندین پێشەنگای هاوبەشە کردووە. ئەبش ئەبێتە یەکەمین پێشەنگای تایبەتی تۆ، کەواتە ئەتوانین بڵین کارەکانت لەگەڵ پێشەنگەکانی ڕابردوو کە هاوبەش بۆ جیاوازی ئەبێت؟ بەڵێ لەبەروی پێشانگەکانی ڕابردوو هەریەکە و بڵێن ینی پێت ئەوترێکە تۆ چەند تابلۆیەکی خۆت بێنی و عەرزی بکەی، بەڵام ئەم پێشانگایە مانایەکی هەیە و بە چیرۆکێکەوە دروستم کردووە و زۆربەی لەو حەکان وەکوتم تەجریدین، ینی لەسەر یەک ثیمە ئەڕۆن، لەواچ لە پێشانگای داهاتوو مەسەڵەن ثیمێکی تر وەربگرێ، بەڵام ئێستا هەمووی یەک ثیمە ثیمێکی تەجریدی وەرگرتووە، بۆیە بڵێ ئەوەی جیاوازە. دەستە خۆش بێت. تۆ هەنگاوێکی گەورەت نا بۆی کە ڕۆژی شەممە یەکەمین پێشەنگای تایبەتی خۆت بکەیتەوە، کەواتە هەنگاوی دواترت پلانی دواتری خات و دڵڤین چێ بێت؟ پلانی دواترم بەتەکیدی حەزەکەم بەردەوام بم، چونکە تا زیاتر بەتەمەنەڕی زیاتر حەزەکەی بیکەی بەڕاستی لەبەرەوەی هەستەکەیت ئارام دەکاتەوە، بۆیە زۆر حەزەکەم ئەم جارە دووبارە ئیش لەسەر مجموعەیە کاری هونەری تر بکەم کە جیاواز بێ لەم ستۆریەکی ترە. بیرم لێ کردوتەوە لە دانیشتومیانی پلانی بۆ داڕێژم، بەڵام ئیتر نازانم کەی چۆن کەی دەرفەتە بێەوە چەندێک کاتم ئەوێ ئەویان ناتوانم بڵێم ئێستا کێ. ئەو کارانەی کە ئەیان کەیت یاخود ئەو وێنانەی کە ئەیان کێشیت تەنها خۆت بڕیاری لەسەر یاخود خەڵکی لێو داواکەن، واتە باسی چیرۆکت کرد. چیرۆک کاریگەری زۆرە بۆ تۆ؟ من تا ئێستا بەڕاستی هونەرم وەکو پیشە نەکردووە، ینی بڵێم تابلۆ بکێشم و بیفرۆشم و ئەوە، بە زۆر جار هەبووە خەڵک داوای تابلۆیەکی لێ کردوم حەزم کردووە پێشکەشی بکەم، زۆر جاوتوانە خۆت شتێکمان بۆ بکێشە، من بە پێی هەستی خۆم و بە پێی حەزی خۆم تابلۆیەکم بۆ کێشاون. هەنێکی جار زۆر کەم داوایان کردو توانە حەزمان لە شتێکی ئاوایە بۆمان دروستکەوە، زۆر حەزم لێ نییە کە لێم داواکەن، بەڵام مەجبورم لەبەر دڵی ئەوان دروستی ئەەکەمەوە، بەڵام حەزەکەم هەر فکرەی خۆم بێ، ڕەنگی خۆم بێ، فڵچەکانی خۆم بێ، ینی ئەوە نەبێت کە کەسێک قاڵبێکم بۆ دروستکە بڵێ ئاوەکو ئەمە دروستیکە، هەر بۆیە کە پێم ئەڵێن بۆ دەموچاومان دروست ناکە یا پۆرترێتێک، ئەو زۆر ئیزعاجە بم لەبەرەوەی زۆر ناخۆشە تۆ لە یا مجبوری کە ئەو شتە بکێشی کە خۆیانیانەوێ، ئەوە ینی هەستی خۆتی تا دانانەی بەتاواتی بەڕێی من. کەواتە ئەوە ئاگادار من لێرەوە خات و دڵڤینی ئاماژەی پێکرداوای ئەو وێنانەی لێ مەکەن کە ئەڵێ ڕسمی خۆمم بۆ بکێشەمانواز لێبن با بۆ خوێنەکەیتان بۆ بکێشێ بە پێی هەست و بیرکردنەوەی خۆی. خات و دڵڤین بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر زۆر خۆشحاڵ بووینەم ئێوارەیە لەگەڵمان بوویت، هیچ شتێکمان نەماوە، ئەگەر بەڕێزت شتێکت ماوە ئاماژەی بکەیت. سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ میوانداریتان، زۆر سپاس بۆ تۆش، زۆر سپاس.